خۆشەویست خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەیەکی تر بە دیداریەوەی عزیز شادە بمەوە لەمەشە لە بەرنامەکە هاوڕێ هومایونی گودازگەرمان لەگەڵایە پێشەوەی کە بڕۆمە سەر ناوەڕۆکی بەرنامەکە پێم خۆشە بە خێراتنی هاوڕێ هومایون بکەم. هاوڕێ هومایون بەخێر بۆ ئستودیۆی تلویزیۆنی پرتو لە ڕێگەی سکایپەوە. زۆر سپاس دەکەم ڕۆژێکی شادە خوازی سڵاو هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی پرتو. هەروەها سڵاو و سپاسی ئێمەش بۆ تۆ هاوڕێ هومایون. بینەرانی خۆشەویست، سەرانی جمهوری ئیسلامی ناوە بەناوە باس لە کۆمەڵێک گیر و گرفتی ناو کۆمەڵگاکەن و لەم دواییانەیشە عەلی ئەکبەری سەیاری مەعاونی وەزیری بێداشت لە کۆبوونەوەیە کە بوویەتی باس لە کۆمەڵێک نابەرابەری بە قەوڵی ئەوان نابەرابەری پنهانی ناو جامعاکە کە ڕۆژانە ڕوو لە زیادبوونە. سەبارەت بەم باسەی عەلی ئەکبەری سەیاری ڕۆمە لای هاوڕێ هومایون و لێ ئەپرسم بۆچی مقاماتی جمهوری ئیسلامی ئەکەونە باسکردن لەسەر ئەم بابەتانە هەدەفیان چییە لەوەی کە ئەم کۆمەڵە باسانە دێنە ئاراوە و لەسەری گفتوگووەکەن؟ ئەم سیاسەتەیە باشتر بڵێن ئەم تاکتیکەی جمهوری ئیسلامی شتێکی تازە نییە. ئەوەی کە ماوەی وەزیر بێداشت باسی لێکردووە پێشتریش مەقاماتی تری جمهوری ئیسلامی هەروە ناوبەناو وە لە زەمان و وەختگەرێکی تران لە میدیای جمهوری ئیسلامی و لە ڕۆژنامە و لە تەلەڤیزیۆنەکانی باسییان کردووە. واقعیەتەوەیە کە ئەم فاجعەیە بەنێو فاجعەیە کە خۆیان پێڵن ناهەنجاریهای ئیجتیماعی یا ناکۆتیکایەکردنەوە کۆمەڵگا جمهوری ئیسلامی و فەقر بە خەڵکی تەقنیع کردووە. ئەو نەگەورەیە کە نەتەنها پەنهان نییە بە قەوڵی مەقامی جمهوری ئیسلامی بەڵکە ئاشکراوبوونەکەی وایە کە حتا سانسۆرەکانی جمهوری ئیسلامیش ناتوانن دایک بۆشن و باسی لێ نەکەن و هەروەکە ئێوەش باستان کرد جاروبار مەقامات جمهوری ئیسلامی خۆیان مەجبورن دایک بکەن. بەڵام ئەم تاکتیکی باسکردنی ئەم قضیەیە ئەساسەن لەبەر خاتر ئەوە نییە کە جمهوری ئیسلامی ئێوێ کە دەردێ بۆ ئەم بە ئیسلاح بدۆزێتەوە یا پرۆژە و بەرنامەیەکی هەیە بۆ ئەوەکە بەگژی ئەم فەقر و بەدبەختیەوە یا ئەم ناهەنجاریە ئیجتیماعیە نابڕەتکردن جامعە هەیە، بەڵکە بەرعەکس ئەیەوێ بە ئەم تاکتیکە نۆعی ڕیاکارانە و فریوکارانە بەر بە تووڕەیی خەڵک بەواقع ئەیەوێت کە ئەو کا بەسەر ئاگرێکە ئاگری تووڕەیی و تەنەفرێکە کە خەڵک لەبەر فەقر لەبەر نەداری لەبەر بێدەرەکانی لەبەر ئەم موسیبەتانە کە تووشی جامعە بووە وەکو اعتیاد وەکو فەحشا وەکو ئەم خشونەتەکە تۆ ڕۆژ تا ئێوارە لە خیابانە وەکو ئەم وەزعیەتە بێبەزەیە وا ژن و مناو ئێمە ئەیبینین لە سەفی کۆمەڵگا تووشی بووە ئەیەوێ ئەمانە خۆت سراکاتەوە. ئەمە ئەساسەن هەدەفی جمهوری ئیسلامی مەقاماتی لە باسکردنی ئەم شتانە ئەیەوێ ئەمە خۆت سراکاتەوە. ئەگەرنە ڕژیمێکە بە قەوڵی ئەم مەقامات جمهوری ئیسلامی ئەڵێ 30% لە خەڵکەکەی برسین بە قەوڵ خۆیان یا ئەو جۆرە کە ئەم ئەڵێ 25% خەڵکەکان شارەکان حاشیە و ئیمکاناتی بێداشتیان نییە بێ ئەو ژیمە ئەشێ بۆ ڕێبوون کات و بڕۆت یاقەتی ومەرکردن بەسەر خەڵکیەوە نییە. بەڵام مەبەستی ئەمانە لە باسکردنی ئەم شتانە واتە بە عەرزکردن درۆیە فریوکاریە ئەیانوێت بە ئەم باسانە تا ئەنازەیە خەڵکی خاڵ بکەنەوە و ئەفکاری عمومی و تەنەفرەکەی مەقدارێک بە ئیسلاح سەر بکەنەوە لە تووڕەیی و خەڵکی لە تووڕەیی و بێزاری خەڵکی جمهوری ئیسلامی و لە ئەم وەزعیەتەکە بەسەر جامعەیانە تاسەپاکردن مەقدارێک لەوانەکە بکەن. ئەمە هەدەفی ئەم مەقاماتەیە لە جاروبار باسکردنی ئەم وەزعیەتە ناهەنجاریە ئیجتیماعیە کە بەخەڵکیان. بەڵێ هاوڕێ هومایون، ئایا ئەساسەن جمهوری ئیسلامی ناتوانێت ئەم مۆزەلات و مشکلاتە بنبڕ بکە ئەگەر جواوەکەتان ئەرەیە بۆ نایکە و ئەگەر جواوەکەتان نەیە چی ئەکا لەو دەیان ملیۆنەی خەڵکی گیرۆدە بەم مشکلاتە ڕۆژمەڕەوە لەناو کۆمەڵگا؟ لە 40 ساڵ ڕابردووە تەجروبەی بەرخوردی جمهوری ئیسلامی بە ئەم مەحرومیەتە ئیجتیماعیانە کە لەنێو کۆمەڵگا هەیە نیشانی داوە کە جمهوری ئیسلامی جۆرەتر تەماشای ئەم شتانە ئێوە تەماشا بکەن بەرامبەر بە ئەحتیاط کە لە دنیای مدرنی و ڕۆژا ڕێگە و شوێنە هەیە بۆ چارەسەرکردن جمهوری ئیسلامی یا خۆی بووە سەر قاچاقفرۆش
پەرەپێداری مەوادی مخدر یا ئەو کەسانێک کە قوربانین و بوون لەسەر بە ئیسلاح محتاج بوون ئیعدامەکە. ئەمە کردەوەی جمهوری ئیسلامی بووە. لە نەتیجە جوابی ئەم سوالەی ئەوەی داخل لە مورد محتاجینە لەم کردەوەی جمهوری ئیسلامیە دیارە کە جمهوری ئیسلامی نایە بە پشتە چارەسەر. بەرامبەر بە ژنە، بەرامبەر بە ژنانێک کە خەریکن لەشی خۆیان ئەفرۆشن بۆ بژینی ژیانی خۆیان و منداڵەکانیان بەرنەبەرەوە. جمهوری ئیسلامی چ سیاسەتی لە جیای ئەوە خۆ ئەم ژنانە دابین بکات، لە جیای ئەوە ماڵی ئەمنیان بۆ دابین بکات، لە جیای ئەوە لەباری ئیجتیماعی و هۆشیانەوە جیان بۆ دابین بکات. ئێوە خۆتان ئەبینن کە نیروگەر انتیزامی جمهوری ئیسلامی لەناو شەقامەکانە چۆن لەو ژنانە بەرخۆدەکەن، چۆن ئەیان و دەستگیریانەکەن، چۆن بە باکەوریانەکەن، چۆن زیندانیانەکەن، چۆن سوکایەکیان پێەکەن و چۆن بێحکومەتیان پێەکەن بە چاوچامەوە. بەرامبەر بە بێکاران، بەرامبەر بە دەستفرۆشان کە میتر ئاخرین مەنزڵگایە بۆ ئەوە کە توانن دو قەرارگایەکەن لەکنار خیابانەکانە بە دەکۆ و بە قەفەزە و بە چرخی دەستفرۆشی توانن پۆلەکەیەکەن. جمهوری ئیسلامی چی کردووە؟ ئایا قوربانە بنێ بێکاری داد؟ ئایا وەسیەتیانی دانی کردووە؟ نا، ئێمە دیوانە کە هەموویان کردووە بە بەساتەکەیان و کارێکیان کردووە کە ئینکۆ بەداخل ئێمە نشین لەم شار و لەم شار فڵان دەستفرۆش خۆیان ئەو یەک پێتر خۆی سوکات. لە نەتیجە جوابی ئەم مەسەلەیە هەر لە کردەوەی کوردی جمهوری ئیسلامی لە چەند ساڵی ڕابردووە کە لە جیای ئەوە کە پارەی بۆ فرچبات و ڕۆژەی بۆ دابنێت تا ئەنازەیە بە ئیسلاح لەباری ئەم مەحرومیەتانە لەسەر مۆحتادان، لەسەر فەحشا، لەسەر مەسەلەی خشونەت لە جامعە، لەسەر مەسەلەی بێکاری جوانان و دانیشتوویان، لەسەر مەسەلەی دەستفرۆشان و بەطور کولی ئەو ئەخشارە کە خەریکن لە خوارکردنی سەرفی ژیانە زندگیەکەن. بەرعەکسی ئەوە زەربوزە، کوشتن، کوشتار، زیندان بێحورمەتی بکەن و بەطور کولی سوکایەتی بۆ بە ئەوان. ئەمانە خۆیان ئەڵێن لە حاشیە شارەکانە زیاتر لە 10 ملیۆن خەڵک هەست کە سەرکەلایان نییە. جمهوری ئیسلامی لە چەند ساڵی ڕابردووە بۆ ئەمانە چی کردووە؟ هەموو کەس بزانێت کە ئەم 10 ملیۆنە 5 ساڵەمەوە بەر 10 ملیۆنە، 20 ساڵەمەوە بەر 10 ملیۆنە نەبووە، قەتعەن 30 ساڵەمەوە بەر 10 ملیۆن نەبووە. لە نەتیجە جمهوری ئیسلامی با تەوجه بەوە کە هیچ کارێکی نەکردەوە. ئەساسەن هەدەف و بإطلاق لبيري جمهوري الإسلامي أصلاً أساساً رسيدكي بأم فاجعة اجتماعية نية إمدي معنا رجل سافر زيادة وأوحد أو كجمهوري إسلامي أتواني أمكار بكيانا مسألة أولا كجمهوري إسلامي توشي بحراني اقتصادي دورية بلان زور رژیمی سرمایه‌داری، زور جامعه سرمایه‌داری هەیە کە هەروەها بێکاری هاتیە، هەروەها خشونەتی کەموزیە هاتیە، هەروەها بەڵکاری کەموزیە هاتیە. بەڵام دەوێت بە شێوەیەکی ناعەقل ئیمڕۆژی بە شێوەیەکی بەتەمەنانەی ئیمڕۆژی ئێستا ئەگەر زۆر ئینسانی نییە ئەو جۆرەکە ئێمە گەرەکمانەوە سوسیالیستەکان و کۆمونیستەکان، بەڵام تا ئەندازەیەک بۆ ئەمانە ڕاهەکار هەیە دانراوە. جمهوری ئیسلامی ئەهلی ئەمانە نییە. ئەگەر ئیمکاناتی ماڵی هەیە کە هەیەکی كتوال كورتي اقتصادي جامعة بدسيوية أو هلواك بارها باسمان كردوا سرقي فساد بباش ورخ بباشي نهاد حاو دسو دائرين تحقمي جواجوري ناو قوية وأويك أولويتينية رسيدكي با أم بشلة خلق محلوم جامعة وأم محلوم تانسكا لحاشي يشتروا لجواني تحصل كردي بيكارو لمناضي وشوار بصاري ويلان ناو قياماني لاستيك روشنو واكسكر كاكر فسخانه ئەمانە هیچ کاری مەسەلەی جمهوری ئیسلامی نەبوو. لە نەتیجە جمهوری ئیسلامی ئەساساً ئەم کارە بە تەوەجۆ بە فەسادێکە هەیەتی نەیتوانیەوە ناتوانێت ڕەسیدێکی پێ بکات و ئەمە ئەبێ جۆرێکتر ڕێگە خەلی بوو. بەڵێ هاوڕێ هومایون، سپاس بۆ تۆزیحەکانت. بەڵام ئەوەی کە لەناو قسەکانی ئێوە من بەرداشتم کرد ئەمە کێشەی خودی کۆمەلگایە. ئەو کۆمەلگا چۆن ئەتوانێت بەرامبەری ئەم وەزع بێتەوە؟ دیارە کۆمەلگا بریتیە لە قشرە جیاوازەکانی ناو خودی کۆمەلگا. چۆن ئەتوانن بەرەنگاری ئەم وەزع ببنەوە کە لە حاڵاتێکا کە جمهوری ئیسلامی و سیستمی دەسەڵاتدار هیچ هەنگاوێک هەڵناگرێت بۆ چارەسەری ئەم وەزعیەتە کە مەوجودە؟ ئەوەیە دەردی مشترکی کۆمەڵانی خەڵک تەنیا اتحادی مشترک هەلەبێ
وهانیە کە دانیژویان خۆیان تەنیا بتوانن بۆ داریکردنی کاروایەتی حساباتەکانیان بۆ ئەوەی کە بە تەنیایی بتوانن کارێک بکەن هەرچەندە ئێستا جوڵانەوەی دانیژوو جوڵانەوەی دانیشتوان معلمین پەرستارین کرێکار قەتعەن ئەمانە هەر کامەوانە لە جێ خۆیان ئەهمیەتی خۆی بۆ لە زۆر شوێنیشان دەستاوە و دەستکەوتی تایبەتی خۆی بۆ قسەی بیانی بەڵام حەقیقەت ئەوەیە کە ئەم محرومیەتی ئیجتیماعیانە ئەم ناهەنجاریە ئیجتیماعیانەوە خانەوادەی متلاشی کردەوە ژنی دنیای هێشتووە وا مناڵی بەجیایی دەرسخۆندن بە ڕەوانەی ناو خیابان و تبدیلی بە بێکی خیابانی کردووە و جوانی وادار بەوە کردووە کە دەبار ڕۆحی و عەسەبیەوە باتەوە بە فشارێکی مەعیشەتی کە بۆی هاتووە خەریک بەعزە کارگەرێ بێ کە خۆی باتنە وەکو ئینسان گەرێکی نیوە شوونەت و شەڕ ئەمانە هشتی دەردی مشتەریکی جاماعەیە واقعیتەوەیە هەر بەخشێ بە تەنیا خۆی لەوانەیە نەتەنیا لەوانەیە قەتعەن قدرەت و دەسەڵاتی ئەوەیە نییە کە بتوانێت بۆ ئەم محرومیت بەرامبەر بەم محرومیەتی ئیجتیماعیانە بێسن اتحادی ئەمە اتحادی تەواوی جاماعە ئەکسەریەتی جاماعەی ئێران کە دەرکەبین و ڕەنج ئەبین بەدەست تەلاشیبوونی خانەوادە بەدەست تەلاق بەدەست اعتیاد بەدەست خشونەت بەدەست بێکاریەوە بەدەست فەقر و نەدانیەوە بەدەست ئەوە سەبتا ئێوارە ئەبێ هەم کێشن بۆ ئەوە کە ئێوارە چی بکەن چی بخەنە سەر مناڵەکانیان بەدەست بێکاریەوە بەدەست بێئاوی و بێبێداشتی و لە حاشیە شارەکانە ئەمانە دەربی ئەکسەریەتی خەڵکی ئێران لە نەتیجە مبارزەی تەنیا متحدانە عەلەی جمهوری ئیسلامی ئەوەی کە دائیسە کراوە تەنیا ئەمە بۆ ئومێدە بووە کە توانین مەقداری جمهوری ئیسلامی وادار بە پاشە کشێت کات و ئیمکاناتی یاخە ئێمە دیومانە بە جمهوری ئیسلامی هیچ وەخت بەبێ ئاعترازی مردن بەبێ مبارزەی متەشەکل و یەکگرتووی خەڵک هیچ کام لە ئەم ناهەنجاریانە ناچێت بەرەو پیدیانەوە نە پۆلی بۆ خەرجەکان نە مؤسسەی بۆ داهانێ نە سازمانی بۆ داهانێ نە ئەوە بەلای چاکسازیکردنیانە هیچ کام لە ئەمانە نییە و ئەم چارەوە ئەم مەقاماتی شەریکەن هەروەکە ئاژوورکردن ئەساسەن بۆ خاوەنی خەڵکە بۆ یەکنەگرتنیانە بۆ دەستەوەستان و ماتەڵاتکردنیان کورد ئەگەر گەرەکەم لێ بڵێم چ دانیشتوو چه کرێکاری لێکار و یا چه حاشیە نشینەکان بە تایبەتکردێنە باسین ئەم معاونەی وەزارەتی بێداشتە ئەبێ خۆیان بۆ بێئاگوو بێداشتی و بێسەرمایی خۆیان لە حاشیە شارەکانە ئەبێ یەکگرتووانە عەلەی جمهوری ئیسلامی بێنەمەیان بە تەزاورات و ئاعتراض لەبەر دارەکانی ئاعتراض لەبەر دارەکانی جمهوری ئیسلامیە بەسەر خیابانەکان بە هەر شێوەیەکە بۆیان یارە ئەم بارزە کاری هەموو کەس هەموو خەڵکی نییە سازمانداری ئەو کەسانەی وا نێو جامعە خۆشبەختانە زۆر زۆرن ئەو کەسانەی وا دەبڕاستن ئەو کەسانەی وا ڕەهبەرانی خەڵکن ئەو کەسانەی وا خەڵک گوێیان لێ ئەگرێت واتەوانن خەڵک بەسیچکەن ئەبێت لە فکری تەشەکل و سازمانداری ئەم مبارزاتا بن بۆ چاکردنی وەزعیەتی ئایستەی خەڵک لە خەڵکی حاشیەنشین و یا ئەو کەسانەی وا مەجبورن دەستخۆشی بکەن و یا عەلەی فەقر و مەحرومیەتێکە خۆی بۆ خۆی ڕێژەی ئەساسی تەواوی ئەم ناهەنجاریە ئیجتیماعیە ئەمە تەنیا ڕێگەیەکە کە خەڵک 40 ساڵ بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەڵیان بژاردوو و کەم یا زیاد باتەوەجە بۆ تەناسبێکەوە هەسیان خەریکی وە کردویان و پەنایان پێ بووە لە ئیستربەر دوایشتووە ئەبێ بیکەن بەڵام ئەبێ بە عەلەمی و بە فراوان ئەگەرنا نەتیجەی زۆر عەجایبی بەدەستەوە بەڵێ هاوڕێ هومایون بەڵام ئەو ئینتزارەی کە لە تەشەکل و ڕێکخرا و لە فعالینی نێو کۆمەڵگا ئەچێت زۆر بەتایبەت چییە ئەبێ بۆ نمونە ئەو تەشەکل و ڕێکخرا و فعالینی منفەرەدە ئەبێت چی بکەن لەو کۆمەڵگا یعنی ئەو ئینتزارەی کە هەست و ئەبێ بیکەن وەکو خاڵ پێم خۆشە دیاری بکرێت چه ئینتزارێکیان لێڕۆ ئەبێ چی بکەن چۆن ئەو جۆرێکە باید و شاید بەگشتی باز لەوە کرێت کە ڕێکخرا و ڕێکخرا و ڕێکخرا بەڵام وەکو خاڵ باسی لەسەر بکرێت ئێستا بە هەر جۆرە بێ بازێک تەشەکل و ڕێکخراوە لە ئێرانە هەیە لە شارەکان کرێکاران و بێکاران هین معلمان هین بەشکێکی مختلفی مساعات لە ئێرانە و تەشەکلهەیەکی مەدەنی تەشەکلهەیە ئازادیخواز و ئینسان دۆست کە جار بەرابەر بە مەسایلێکە مربوطە بە ژێرپانانی حەقی خەڵک چ لەباری مادیەوە چ لەباری ئەمنیەتیەوە تێنە مەیدان و قسان جێ خۆیەتی ئەم تەشەکڵانە بەرامبەر بە ئەم ناهەنجاریەش
اجتماعية برامبر بمحرومية اجتماعية برامبر بمسألة فقر ومداري برامبر بمسألة بماضي خلقي هزار فقير لحاشية شاركانا برامبر بمسألة برخوري جمهوري إسلامي ومقامات بطوري كلي فرهن مدابون نريد إسلامي بمسألة الجن ومسألة طلاق ومسألة جنان تنفوش ومعنى حساس بشوينك أقري اعتراض هي برون مروتي برون اجتماعي يوكن برون نباري تبير يوكن خيبو بسيطة وبطوري كلي توانم ام اعتراضاته جورهای بین بالنتیجه خواستی با تعیین کن خواستی او که آوشه بردوت و محله حاشیه نشین الان بودیم 5 مليون نفر ده هذا الشيء بعض المشاركة كمان 1 مليون مستخدم مثل حاشية شيء مشهد عجيب كم تدين إمكانات تشكيل إمكانات رفاهية أو برق وفاصلات وزوج تكلمية أما ويأتواني بتخاص بريشي معين كقولي خلقوا بيشواني أما حلانا توان قوم يرمان واعتراضي أنني كوير عليه جمهوري إسلامي در ببر أويك أمنيت وتشغلانك بسلاسلي إيران وجوديان هزوا نموني مور الصواني رابط وكبدن يكتروا وشون أتواني أما أو انتظار بلا تشغلانك يا مكي أم خلق من يا مكي أم من برامبر أو تسويقاتك جمهوري إسلامي وكتور كلي مقامات جمهوري إسلامي ويا إدارة دمجزنا إلى أن شنانا بسر خمسيانا حسب قبلا نموني أمانة زور هو وقت معلمي رزق الكرا وكارجران وقتی پروژکانی تری جامعه دانش آموزان دانشجویان ولی زور شوية ترى أخشاني تري مردم هاتو نسبتاً بناموسين بو باعتراض بو با حد جوري واقعي عن بيان مناسب بوزاني ويانا كاركتيري وطوانيت أسيدي زبه بدأ اعتراض هاتو استاش بو برخوردن با ام وضعية وخيمة اجتماعية كبش زور مردم خلق يجال تحويل إيران هيانا وكو كمونتاي اجتماعي ويا ام محروميتاي اجتماعية كوجودي هس ام تشغلانات واني يرمكي خلق منك جاروبارك بما أدرينين لو بشغلو بوشي شاركانا خلق إنيان برز بيتو لبر بيعاني لبر نازان قراني ينا ميدان تنانا كبار مثلا في أبان مثلا ينا سرشقان ام تشغلانات واني ريموني خلق من وقتوان مبارزاتين سازمان كان بوكب كنتا أو خاصتاني خوش بله سپاس بۆ تۆزیحەکانت هاوڕێ هومایون و سپاس بۆەوەی کە لەم بەشە لە بەرنامەکان لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستیش کە بینەری